سەرەتا ئەمەوێت دەستخۆشی و سوپاس بۆ دانیشتوانی شاری سلێمانی و دەوروبەری بنێرم کە لە کاتژمێری دوانزەوە زۆر پابندی ئەو بڕیارەی وزارەتی ناوخۆ بوون و ئەوە کە بین ئێستا سەرجەم شەقامەکانی شاری سلێمانی چۆڵەوە سەرجەم ئەو مارکێت و نانەواخانە و سەمونخانانەی کە پێشتر لەلایەن خودی وزارەتی ناوخۆ ڕێگە پێدرابوون لە کاتژمێر دوانزەی نیوڕۆ سەرجەمیان داخراون و بەڕاستی استجابەیەکی زۆر باش لەلایەن هاوڵاتیانی شاری سلێمانیەوە هەیە. ئێمە لە ناو سەرجەم شاری سلێمانی و دەوروبەری چەند بازگەیەکمان داناوە، بازگەکانیش هاوبەشن لەلایەن لیوایەکی پاراستنی سلێمانی، ئاسایشی سلێمانی، بەڕێوەبەرایەتی پۆلیسی سلێمانی، سەرجەمدام و دەستگا ئەمنیەکانی کە و بەڕێوەبەرایەتی هاتووی سلێمانی، لیوای سە و چواری هێزەکانی هەفتە. سەرجەم ئەم بازگانە ئێستا ئەبینین چۆڵن، یعنی هیچ ئۆتۆمبیلێک جوڵە ناکات لە ناو بازگەکانەوە. ئەو کەسانێکی کە سەرپێچیەکەن دیارە بڕیارەکەی وزارەتی ناوخۆڕون و ئاشکرایە دەست بەسەر ئۆتۆمبیلەکانیان ئەگرێ و مۆڵەتی شۆفێرەکانیان لێوەردەگیرێ، بەڵام تاکو ئێستا و حاڵەتە ڕووی نەداوە لە کاتژمێر دوانزەی نیوڕۆەوە و سەرەڕای ئەوەش ئێمە هێزێکی زیادەمان پێکێناوە بە هاوبەشی لەلایەن ئەو دەستگانەوە کە ئاماژەم پێدا بە سەرجەم ئەو بازگانە دەسوڕێنەوە بۆ پتەوکردنی ئەمنیەتی ناو شاری سلێمانی دەوروبەر. دانیشتوانی شاری سلێمانی تەندروستی خۆیان لا گرنگە، پابندن بە ڕێنمایەکان، ئەمە دیارە هاوکاریی باشی هێزە ئەمنیەکانە و لێرەشەوە جاریشکە ئێمە دڵنیایە دەین بە خەڵکی کوردستان ئێمە لە خزمەتی شاری سلێمانی و دەوروبەری دەبین و داوایان لێکەین ئەو ماوەی کە دیاری کراوە بۆ قەدەغەی هاتوچۆ پابند بن بەو ڕێنمایانەوە پابندیش بوونا و هەموو ئەم ئیجراعات و ڕێکارە یاسایانەی کە ئەکرێ لەبەر سەلامەتی هاوڵاتیانە. زۆر سوپاسی خەڵکی سلێمانی بکەم کە بەڕاستی وەکو پێویست وەکەوەی کە هەیە بە دەنگ داواکەمانەوەهاتن و ئەیانوێ ڕێنمایەکانی تەندروستی جێبەجێ بکەن. ئەمڕۆ ئێمە هەر لە بەیانیەوە دوای وەرگرتنیە و ڕێنماییانەی لە لیژنەی باڵاوەرمانگرت دەستمان کرد بە بانگەواز بە گەڕەکانی شاری سلێمانیە بۆی خەڵک پابندیەوە ببێ. خۆشبەختانە لە سەعات 12 خەڵکەکە هەمووی پابندی ئەوە بوو ڕۆیشتنەوە ماڵەکانیان و هەموو ئەو شوێنانی کە پێویست بوو یا لە بڕیارەکەی وەزارەتی ناوخۆی هاتووە هەموو ڕێکارەکان جێبەجێ بووە و هەموو شوێنەکان داخراوە خەڵک لەسەر شەقامەکان نەماوە. ومێ دەکەم هەمویان پابند ببن، بەڵام ئەگەر پابند نەبن ناچاری ئیجراعاتە بین، ئیجراعاتیش لە پێناوی ئەوەی کە گیانی کۆمەڵی خەڵکی زۆر بپارێزین لەسەر سەرپێچی کەسێک کە ئیکا. بەس من ومێ دەکەم نەکرێ هەتا ئێستاژەوەی کە من ئێستا هاتم ئەو شوێنانی کە پێویست بوو بگەڕین چوم سەردانم کردووە هیچ سەرپێچیەکەم نەبینیوە هەتا ئێمە لێ پێچینەوەی لەگەڵا بکەین. بەداخەوە هەنێک خەڵکەیە کە وایە یانێ خەڵکی هەر بۆ تێکدانەماکە، بەس من ومێ دەکەم ئەو کەسانش بۆش خۆیان بێنەوە بۆی ئێمە نەکەونە بەردەستی ئێمەش لە پێچینەوەیان لەگەڵانەکەین. ئەم چەند ماوەی کە دانراوە بۆ جێبەجێکردنی ئەوەرکە ئێمە هەمومان پابندی ڕێنماییەکانی تەندروستی ببین بۆ ئەوی بپارێزرێن لەم پەڵایە.